شەمبورهان خانمە ئەکتەرێک کە لە خولی یەکەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل توانی خەڵاتی باشترین ئەکتەری کچ بەدەست بهێنێ. ئەمڕۆ میوانی ستۆدیۆی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە. ئەمڕۆش سڵاتان لێبێ لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆ ئەەکەین لەسەر توانای نواندن و هەروەها کارکردن لە بەردەم مۆبایلدا. شەمگیان بەخێر بێ. زۆر سپاس. دڵخۆشم کە ئەمڕۆ لێرەی. زۆر سپاس بۆ بانگێژنامەکەتان. ئەتوانم ئەم جارەش بڵم دووبارە پیرۆزە. زۆر سپاس دەکەم. پیرۆزە و دڵخۆشم کە ئەمڕۆ لێرە دانیشتوین لەسەر یەکەمین ئەزمونە کە توانیت خەڵاتی باشترین ئەکتەری کچیش لە فستیڤاڵەکە بەدەست بهێنی. هەستە چی بوو کاتێک لەسەر ستێج وتیان خەڵاتی باشترین ئەکتەری کچ بۆ شەمبورهانە؟ هەستێکی زۆر سیر بوو بۆ من چونکە خۆم اختصاسم دەرهێنان و نووسینە قەت بڕۆم ناکرد کە خەڵاتێک بەرمەوە خەڵاتی باشترین ئەکتەر بۆیە هەستێکی زۆر سیرم هەبوو. دڵخۆش بووی؟ بەڵێ بێگومان. زۆر باشە. شەمگیان بۆ ئەکتەر جیاوازی هەیە نواندن لەبەر مۆبایلێکا بکە یاخود لە بەردەم کامێرایەکی پرۆفیشناڵە. ئەتوانی باسێکی ئەزمونەی خۆتمان بۆ کەی لە یەکەم فیلمدا؟ جیاوازێکی ئەو توێنیە بۆ ئەکتەر نواندن بکات لە بەردەم کامێرەیە یاخود مۆبایلە، بەڵام بۆ من کە یەکەم ئەزمونم بوو لە بەردەم کامێرەیە نواندن بکەم ئاسوودە بووم لە بەردەم مۆبایلەکە نواندن بکەم وەک ئەوەی کە لە بەردەم کامێرەیەکە، چونکە ئێمە عادەتەن کە کامێرە بەکارهێنین ئیکوپمنتی زیاترمانەوێت، ستافی زیاترمانەوێت، لایتینی زیاترمانەوێت، بۆیە بۆ من زۆر مرتاح بووم و ئاسوودە بووم لە بەردەم مۆبایلە کە نواندنم کرد. کاتێک لە فستیڤاڵەکە خەڵاتی باشترینە برد، باشترین خانمە ئەکتەرە برد، باوەڕە بە خۆت هەبوو؟ بێگومان. ئەتوانی باسی و هەستم بۆ بکەی؟ بەڵێ. من هەر ئەیشێک کە ئەیکەم هەر کارێک کە ئەیکەم دایمە بڕۆم بە خۆم هەیە و دڵنیام کە هەموو کەسێک ئەبێت باوەڕی بەخۆی هەبێ بۆی بگات بە ئامانجەکەی و هەست دەکەم کە هەموو تینی خۆم مایە ئەو نواندنە. بێگومان نواندنێکی زۆر جوانە کرد. ئێمە بینەر بووین لە فستیڤاڵەکە. بڕیاری لیژنەی داوەران چۆن هەڵەسەنگێنی؟ بڕیارەکان لە جێی خۆی بوو بۆ خانمە ئەکتەرەکە؟ بێگومان چونکە خەڵاتم بردووە دیارە برارێکی دروستیان ناوە. بۆ من ئەوە جێگەی شانازیە کە بتوانم خەڵاتێک بەرم کە قەتیش تەسەوری ئەوم ناکرد، قەت باوەڕێوم ناکرد کە خەڵاتێک بەرم. قسەیەک هەیە ئەڵێ وەرگرتنی خەڵات بەرپرسیارەتی زیاترەکە. بەڵێ. ئەو بەرپرسیارەتی لای تۆ تا چەنە؟ چ گۆڕانکارێکی لە کارکردنی تۆ لە ژیانی خۆتا دروست کرد؟ بێگومان بەرپرسیارەتی زیاکە. من یەکەم خەڵاتم خەڵاتی ئاکتینگ بوو، یەکەم خەڵاتم بوو. وای کرد کە چاوێکی زۆر بێتە سەرم، خەڵک بمناسێت، ئاگام لە هەموو ستێپێکی ژیانم بێت، ئاگام لە کارەکانم بێ، کاری داهاتووم کە چیەکەم، چکە ئەبێت کە شتێک مەسەڵەن خەڵاتێک وەرەگری تۆ ئەبێت باشتر لەوەی پێشکەش بکەیت، چکە هەموو کەسێک چاوەڕێی زۆر باشتر لە تۆ کات. لێرە بە دواگەر کار بکەیتەوە چاوەڕێواکەی بەردەوام تۆ خەڵات بەری یاخود بەشداریکردن لە فستیڤاڵە خۆی ئەرکێکی گەورەیە. بێگومان فستیڤاڵ خۆی بەڕێوەچوونی فستیڤاڵ ئەرکێکی زۆر کولتوری گەورەیە، بۆیە بێگومان بەشداری یەکەم، چونکە من ئەمە یەکەم بەشداریکردن بوو لە فستیڤاڵ، پێشتر دەترسام لەوەی لە فستیڤاڵە بەشداری بکەم، بەڵام ئەمە وای کرد کە ئیتر بەشداری بکەم لە هەست فستیڤاڵێک بمەوێت. بێگومان بەنیازنی لە خولی دۆمی فستیڤاڵە بەشداریکەی؟ پڕوا ناکەم، بەس هیوادارم هاوڕەکانم بەشداری بکەن. زۆر باشە شەمگیان، دڵخۆش بووم کە لێرە بووی، زۆر خۆشحاڵ بووم، بە هیوام فستیڤاڵی تر و کاری زۆر باش و گەورەتر بکەی و چاوەڕێم خەڵاتی گەورەتریش بەری جار لە دوای جار توانی ڕووبکەیتە کامێراکەی خۆت لێرەوە پەیامێک بە هاوڕێیانە، بە هاوپیشەکانە، بەو فێرخوازانەی کە لەگەڵتان پێیان بڵی کە ئەم فستیڤاڵە تا چەند گرنگە و هەستی تویان لێرەوە بینی و هانیان بی بۆ بەشداریکردن. بەشدار بن لە خولی دووەمی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل، هەلێکی زۆر گەورەیە لە دەست خۆتانی مێن. سپاس بۆ ئامادەبوونە شەمگیان، دووبارە خۆشحاڵ بووم. ئازیزانم گفتوگوی ئەمڕۆمان کۆتایی پێهات، تا گفتوگویەکی تر و میوانێکی ئازیزی تر بەخواتانە سپێرم، کاتێکی خۆش.